جارێکی دیکە هێزە ئەمنیەکانی هەولێر لە بەرامبەر دەربڕینی ڕای ئازاد و نیگەرانی و ناڕەزاتیەکانی هاوڵاتیەکدا یاسان پێشێل کردەوە و بە بێهەبوونی هیچ فەرمانێکی دادوەر نانەوایەکیان دەستگیر کرد. ئیدریس هاواری بۆ نان دەکرد و دەیویست سەربەرزانە بژی، بەڵام دەسەڵاتدارانی هەولێر لەبری گوێگرتن و بەدەمەوە هاتن خستیانە کونجی زیندانەوە. ڕووداوەکە کاردانەوەی بەرفراوانی لا تۆڕە کۆمەڵاتیەکان بە دوای خۆی داهێنا و هاوڵاتیان بە یەکدەنگ داوای ئازادکردنی نانەوەکەیان کرد. دوجار فشارەکان سەریان گرت و پاش 16 کاتژمێر زیندانیکردن بە ناچاری ئازادکرا. هاوڵاتیان دەڵێن دەستگیرکردنی کاسبکارێک لە هەولێر نیشانەی ترسێکی گەورەی دەسەڵاتدارانە لە تەقینەوەی جەماوەری. هەروەها هەستیاری و کاردانەوەی توندیان دوای هەر دەنگێکی ناڕەزاتی بەڵگەی ئەوەی لاڵکشانی یاستی تووڕێی و نیگەرانی و نائومێدی هاوڵاتیان بە ئاگان و دەزانن ئەو کاسبکارە قسەی دڵی زۆرینەی خەڵکی هەولێری کردووە کەچی هێشتا لەسەر سەرڕۆیی و نادادی و ستەمکردن بەردەوامن. دەربڕینی ناڕەزاتی نانەوەکەی هەولێر دوای بڕیاری مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم هات بۆ ئەرزانکردنی نان. ئەمە لە کاتێکدا کە کابینەی نوێم بەرپرسە لە قوڕەسەرکردنی باری سەرشانی خەڵک و چەند هێندەکردنی تەواوی باج و ڕسوماتەکانی سەر هاوڵاتیان لە ماوەی ساڵانی ڕابردوودا. ئەوەی جێگەی سەرنجە بڕیاری کەمکردنەوەی نرخینان لە بەرژەوەندی خەڵکە، بەڵام هاوڵاتیان پشتیوانی نانەواخانەکان دەکەن و ڕەخنە لە حکوومەت دەگرن. ئەوان متمانیان بە بڕیارەکانی دەسەڵاتداران نەماوە و پێیان وایە لە سۆنگەی چاکسازی و نیەتپاکیەوە نییە. دەشڵێن ئەگەر حکوومەت ویستی هاوکاریکردنی خەڵکی هەیە دەتوانێت لە ڕێگەی دابەشکردنی موچە و کەمکردنەوەی نرخی ئاو کارەبا و خزمەتگوزاریەکان و پشتیوانیکردنی کاسبکاران و کەمکردنەوەی باج و دەستپێکردنەوەی پرۆژەکان بگرێتە بەر، نەک فشار لە چینێکی دیاریکراو بکات بەبێ هاوکاری پێویست. لەم دۆخەدا کە تەواوی ڕێکخرا و دامەزراوە نێودوڵەتیەکان باس لە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان دەکەن، ئەم ڕێکارە ئەمنی و میدیایی و فشارانەش کە دەسەڵاتداران بەرامبەر هاوڵاتیان پەیڕەوی دەکەن، نەک شیفای دەردی دۆخی هەرێمی کوردستان نادات، بەڵکو هێندەی دیکە قوڕی قەیرانەکان خەستر دەکاتەوە و مەودای متمانەی نێوان خەڵک و دەسەڵات زیاتر دەکات.